دکتۆر ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی یاریمی کوردستان لەگەڵ منە. دکتۆر زۆر بەخێربێی، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دکتۆر ئەو پلان و بەرنامەی کە داتان نابوو لە کابینەی نوێم چەندی جێبەجێ کراوە، چەندی وەکو خۆی جێبەجێ کراوە؟ بەڵێ سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. لە ڕاستیدا کابینەی نوێم چەند جارێک من لە ڕاستی چاوپێکەوتنەکانی شەباسم کردووە کە توانم پێی بڵم لە منزوری لە تێڕوانینی وەزارەتی ئاوادانکردنەوە نایبنێن کابینەی دروستکردنی زیاترین ڕێگاوبان بۆ زیاترین ڕێگاوبان لەم کابینەیە خرا ژێر ئەنجامدان و زۆریش تەواو بوو. ئەمە ئەو پلانێک کە هەمانە بەڕاستی ماسەر پلانێکی وەزارەتی ئاوادانکردنەوە هەیەی لە ساڵی 2012 دانرا و کۆمپانیەکی نێودەوڵەتی دانا بەپێی ئەوە ئەڕۆژن، هەرچەندە ئەو ماسەر پلانەوە خەریکی ئەپدەیتکردنەوەین بۆ پێی کە زیاتر لە 16 ساڵی بەسەرا تێپەڕیوە، بەڵام بە شێوەیەک لە شێوەکان پشت بەوە ئەبەستین و لەسەری ئەڕۆین. بەشێک لەو پلانانەی کە لەو ماسەر پلانەیە هەبووچکە گەورەیە بۆ هەموو هەرێمی کوردستانە و ئەوەی کە دامان نابوو لە کابینەی نوێ بەڕاستی بەشی باشی جێبەجێکرا یان کەوتە ژێر جێبەجێکردنەوە. یعنی یەکێک لەوانە ڕێگەی هەولێر کۆیە بوو کە ڕێگەیەکی سەرەکی بەستەرەوەی نێوان پایتەختی هەرێمی کوردستان و شاری سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجەشە کەوتە ژێر جێبەجێکردنەوە. ڕەنگە فریای تەواوبوونی نەکەوین، بەڵام گرنگ ئەوەی کەوتە ژێر. دکتۆر استراتیژی ترین پرۆژەی ڕێگاوبان کە لە کابینەی نوێم جێبەجێتان کرد کامە بوو؟ زیاتر لە دانەیەکە ئەتوانین بۆ نمونە لە پارێزگای هەولێر ڕێگەی نێوان هەولێر دوهۆک تا ئەگاتە سەر پردیزەی گەورە و پردیزەی گەورە پرۆژەی گرنگ و استراتیژی بوون. لە پردیزەی گەورەوە دووسایدێکی باش بەرەو ڕێگەی دوهۆک کرا و چەند بەشێکی تریش سایدەکان ئەپگرێت کرا. تونێلی پیرمام و بەستەرەوەکانی یەکێ بوو لە پرۆژە گرنگەکان کە تەواو کرا. خەلیفان سپیلێک یەکێکتر لە پرۆژە گرنگەکان بوو. پردی دەربەندی ڕانیە بەڕاستی جێگەی ئیحتیمامی حەوزی بتوێن و ئەو دەڤەرە بوو. ئەمانە ئەتوانم بڵم زیاتر لە پرۆژێکی گرنگ و استراتیژی تەواو. باشە، بەڵام لەگەڵەوەشدا دکتۆر هەندێک لە پرۆژەکان بەهۆی نەبوونی نەختینەوە کارکردن تێدا ڕادەوەستا، ئەوانەتان چارەسەر کردووە؟ بەڵێ، بەڕاستی مۆزوعی نەختینە گەورەترین و سەختترین کێشێکە ڕوبەڕووی پرۆژەکانی ڕێگاوبانە بێتەوە بەپێی ئەو بڵین ئیتیفاقیانەی کە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەر پرۆژێک لە هەر سنوورێکا بێت لە داهاتی ناخۆی ئەو سنوورە مەفروزە پێشینەکانی بۆ خەرج کرێ و پارەی بۆ دابین کرێ. ئەمەش لە سنوورێک بۆ سنوورێک لە پارێزگایەک بۆ پارێزگایەک گۆڕانکاری بەسەرایەت و فەرقی هەیە، بۆیەوە ئەکات لە شوێنێک باشتر پرۆژەکە تەواو بێ لە شوێنێکی تر جیاوازیەکە چییە دکتۆر؟ جیاوازەکە ینی بۆ نمونە ئەگە پرۆژێک لە هەڵەبجە لەلایەن بانکی هەڵەبجە و سلفەکانی بۆ خەرج نەکرێت دوا ئەکەوێت، بەڵام پرۆژێک لە زاخۆ لە بانکی زاخۆیان بڵێن لە خەزیێنەی زاخۆ ینی خەرجی پێشینەکانی بۆ بکرێت کێشێکی ئۆتۆی نابێ و لە کاتی خۆیان تەواو بێت. ئێمە وەکو وەزارەتی ئاوادانکردن بەڕاستی لایەنی پلاندانەرین، لایەنی تەکنیکین، لایەنی ئەوەی چێکی دیزاینەکە بکەینەوە کە بە شێوەیەکی باشکری، لایەنی ئەوەی کە بە پێی ڕەوشە ئەندازیارێ باشەکان جێبەجێکرێت، بەڵام مەوزوعی خەرجکردن بە حەقەت لەژێر کۆنتڕۆڵی ئێمە نیە و ینی ئاگامان لێ نییە چۆن ئەبێ. باشە، لە پلانی حکوومەتدا کە تەواوی ڕێگاکانی نێوان شارەکانی هەرێمی کوردستان بکاتە دوو سایت کەی ئەمە تەواو دەبێت؟ وەکو باسم کرد ماسەر پلانێک هەبوو کە کۆمەڵشتی لە خۆگر، بەڵام گرنگترینیان بە دووسایدکردنی ڕێگا سەرەکیەکانە لە نێوان شارەکان و خاڵە سنوورەکان کە ئەمە پێوتری ئارتیریال ڕۆد یان با بڵێن ڕێگەی شادەمار بەشێکی جێبەجێکراوە، بەڵام بەشێکی ماوە. ئێمە کە ئەم پلانەمان تعدیل کردووە تەوەقوعەکەین لە ئەگەری بوونی نەختێنە و پارەی باشە 10 ساڵی تری پێویست بێ دووسایدەکان هەمووی تەواو بێت. زۆر باشە، 10 ساڵی دیکە. زانیاری نوێ لەسەر شەقامی شاڕی بابان 100 مەتری سلێمانی چی نوێ هەیە؟ ئەوە پەیوەندی بە وەزارەتی شارەوانیەوە. شەقام عاتەن ینی بەرنامەکە لە حکوومەتی هەرێم بەو شێوازەیە دروستکردنی شەقامەکان و گەشە پێکردنیان لە ناو شارەکانە مەهامی وەزارەتی شارەوانی دەرەوەی وەزارەتی ئاوادانکردنەوەی. زۆر باشە، بە دەرفەتی دەزانم پرسیارێک لەسەر پرۆژەی حکوومەت بۆ شەمەندە فەر بکەم. ئەم پرۆژەیە بەکوێ گەیشتووە؟ دراستەکەی تەواو بوو نێراوە بۆ ئەنجومەنی وەزیران. هەتا ئێستا هیچ تازە نیە. زۆر سپاس دەکەم دکتۆر ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان. بەخێر بێ.